بەڕاستی من هەرچەنە نامەوێت خەڵکێک ڕەشبین بێ، بەڵام من بەڕاستی وا ئەزانم ئەو کوردستانە جارە لە مەدای مانزورە، یعنی لەوەندەی کە سەیرەکەین نابێ بە ئیسلامی، نابێ بە دەوڵەت، نابێ بە دیموکراسی، مافی مرۆڤی هەرتیا پێشێ لەکرێ، زیندان هەر زیندانی حیزبیە، ئیدارەی دەوڵەتی هەر ئیدارەی حیزبیە، پارتی زۆرتر ئیشەکانە قۆزێتەوە، احتیواکردنی گۆڕانیش زۆرتر احتیمالی هەیە بتوانێ بیکە. لەبەر ئێران ناتوانێت بێتە زۆنی سەوزەوە ئەجینا دەمێ بۆ ئێسە وردەوردە زۆنی سەوزیشی کۆنتترۆڵە کرد و ئێمە پێویستی شەڕێگالەوە بگرین، چونکە بەڕاستی ئازادی و کەرامەتی ئینسان ئەو هەر نامێنە لە سلەیمانیە کە ئەگەر ئەوان بێنە سەر حکوم بێن بۆ سلەیمانی و گوناحیشە بەڕاستی غەدر و حرامیشە پارتی حکمی سلەیمانی بکە بە هەمونە خوێنەوارێتیەوە. اینجا پێشم وایە ئەم دەسەڵاتە مافیایی هەرەمێنەوە جارێ مافیایی لە دزین لەگەلە کۆمەچێ لەسەر خەڵکێکی تری بەرهەڵسکار و تەسەوریشم وایە کە نەوت دزینە کە هەر بەردەوامە، چونکە ئەمان دەریە هێنن ئەی دزن بۆ کۆمپانیا زەبەلاحەکانی تریە دزن، بۆ ئێرانیە دزن، بۆ تورکیایە دزن، بۆ کۆمپانیا ئەمریکایی و فەڕەنسیە دزن. ئەم چوار وڵاتەش ئەمریکا و فەڕەنسا و طبعا وڵاتانی تریش هەروەها اینجا ئێران و تورکیاش دیفاع لە کورسی ئەوانەکەن لە دەسەڵاتیان لە ئەمنیان لە پێشمەرگیان لە مخابراتیان لە دژە تیرۆریان لە عشائیریان لە خۆیان هەموو دیفاعەکەکەن، چونکە بەهۆی ئەمانەوە ئەوان ساحەبی ش دەبن. پێشم وایە کە ئیسلامەکانیان ئێستا لاداوە ئیسلامەکان زیاترە خوسێنەوە ئەگەر نەگەڕن و سەر منهەجەکە و سەر لەن و لە سفرەوە لە سفری لا ئیلاهە ئیلا الله و دەست پێ نەکەنەوە. بەخوا قەسەم ساحەبی مەشروع نین، ڕاستیان نەکرد لەگەڵ دینە، ڕاستیان نەکرد لەگەڵ مسلمانانە، زەریبەکەی ئەچێژن، ئێستا زەلیلتر ئەبن، زەعیفتر ئەبن، تەهمیش کراون، فڕێدرانە کەنارەوە، وەکو مختارە درۆزنە مختار مۆرێکیان پێ لێدان کە دیموکراسیە، پەرلەمان هەیە، ڕێبازی دیموکراسی لە کوردستان هەیە، هێنانەوەی ئیسلامەتی بەم ڕێگایەژە بێ، دەستیان لە هەمبانەی بەتاڵەوە دەرچوو وە قسەکەی مەلا بەختیاریش زۆر زۆر ڕاست وەگەر یەک کورسیش بێنن هەر ئەوان حاکمن، چکە یەک کورسێکە سفرێکی بۆ دانن، دە کورسی و سفرێکەکەی بۆ دانن، خۆیان حاکمن، کەیویستیان کورسی دانن، کەیویستیان لایە بن، کەیویستیان سەرۆکایەتیەکەن، کەیویستیان دەستورە داڕێژن، دەستور بەپێی دەستور سەرۆکایەتی هەبوو، سەرۆکایەتی لە خەڵکەوە هەڵبژێرا، ئێستا لە پەرلەمانەوە بێت کە سەرۆک هەڵبژێرەکە نەر چێرفان بارزانیە خۆی دوونایی بۆ خۆی دانێ، ئێبراگە لە کۆمەچە لەوە زیاتر چی گەنجی سەر لە شێوا و زۆرترە. ئەنجا ئیدارەی ئەم تاغوتانە کە مسلمان نین، دیموکراسی نین، قەومی نین، عەشایر نەماون، ئەوەرە بزانم ئەمانە ئاڕاستەیکن کۆمەڵێ لگاوچی و هەرزە و سەرسەری و خەڵکی چەورەی ناو بازار بێنی بیکەی بە حاکم بەسەر میلەتێکەوە ئەبێت چی ئاڕاستی چی بکە پێم ناڵی خۆی نەخوێنەوارە چۆنە هێڵە تۆ دکتۆرا وەرگری، ئەجا دکتۆرا وەرگری دکتۆراکە لەم لاوە بە ئاستە بە تەزکی وەریەگری بۆ خۆ تو دکتۆرا لە زەڕایان ناهێنی. تەلەبە وای لێ هاتووە لە کوردستان ئەگەر 3 سەعات بخوێنە وڵا پشتمان شکا مزاهەراکەن وڵا زۆرمان خوێندو، لە کاتێکا لە یابان لە ئەڵمانیا لە تورکیا برا لەو پەنایەوە سەعات 9 مناڵە چێ بۆ مەکتەب سەعات 4 دێتەوە 4:30 بۆ 5 دێتەوە مناڵی ابتیدایی. ئەمما خەڵک لە جامیعە وەندە ماندووە هەر ناپەڕژێتە سەرەوەی بخەوێ. ئاڕاستەکردنی و خەڵکەش چۆنە ئەنجا ئەمانە خۆیان داوێن پیسن ئاڕاستی داوێن پیسیەکەن، کافر ناڕاستی کافرەتیەکەن، دینیان ناوێ مزگەوت مەنعەکەن، مەلا بۆیان ببووە بە کاسەلێس پارێ دەنێت چەورێکن زمانیان دەمیان بن کلچیان چەورەکەن و مزگەوتەکان تەسلیمەکەن. مجێور کابرای مجێور کاکە ئەو پارەی کارتەکەت وە دەن سیم کارتەکە خەبەرمان بدەرێ هەموو جارەکە شەی غەریبە هاتە ئێرە مجێور جاسووسە. ئیتر لەبەرەوە یعنی دوار ڕۆژی کوردستان چۆن نەبینی ئیفلاستریە بینیم، بەڵام هەتاگاتە ئەوەی تەڵان چونکە لە مقابلی ئەم سوڵتە و دەسەڵاتە مافیایە تاغوتیەیە ڕق و قینی پەنگ خواردووی خەڵکیش زیاد دەکا بە بێدەنگە ڕوە وەکو بورکانی لێدێ لە ناو هەر گمەی دێ خۆی خواتەوە حتا ئەو زمانەی کە ئیتر گاتە ساتی دەرپەڕینی ئاگەر پژێنەکە ئەو کاتە بەخوا نە بە پارتی عیلاجەکرێت نە بە کوشتن عیلاجەکرێت دژە تیرۆر و سوات و
پێشمەرگە و ئەم هەموو جڕ و جانەوەر و دڕندانە بێنە گیانی ئەو گەلە بەخوای ئەرز و ئاسمانەکان قەسەم ڕایانەدەن. بەس زۆری ماوە چونکە کوردی ئێمە زۆر ساویلکە دەستی بەم سیاسەتە کردووە. یەکەم پێی وایە پارتی وێچێتی بەدیلیان نییە، لەبەر کاکە بەوان ڕازی بین لەبەر نووری المالیکی دێ جێشی تورکی دە جێشی پاسدار دێ وەالحاصڵ ئێستا پێم ناڵێ ئێران دەستی لە بینەقاقای چێتانانیە لە سلێمانی دە لە سلێمانی چێ پیاوە مەقالێ بنووسێ لەسەر تەشەیع لەسەر ئێران بە ناوی ڕسمی خۆیەوە ئەوێرن دەبەخوا قەسەم لە سنەی نووسن لە جوارڕۆی نووسن لە سەقزەی نووسن بەس لای تۆ ناوێرن بینووسن لەمە زیاترە کەوتە بەردەستی چی ئێران لە هەموو لایەکە محاصڕ بەڵام بەس لە سلێمانی و ملیار دۆلار وەرەگرێ مانگانە. ئەمە جگە لە مخابراتی و ئەمنیەتی و جاسوسی و مراقەبەکردنی خەڵکی تر و خەڵکی نەک هەر ئەودی و ڕۆژهەڵات خەڵکی ڕۆژهەڵاتی پوکانەوە بەوەی پارتی وێچێتی و 20 ملیۆن کورد 10 ملیۆن کورد نابنوە ساحەبی هیچ شتێ سەبەبەکەی چییە؟ خەنجەری غەدری پارتی وێچێتیە لە پشتیان. ئەجنە خوانش کوردن بە شەرەفن جوامێرن ئازان ئەوانش خەباتەکەن ئەقلیان بەش تەشکی ئەقلیان بە مەزلومەتی خوانشکی بەڵام خەنجەرە غەدرەکە پارتی وێچێتی لە پشتی چەقاندون هاتوونەتە ئەمدی و خیبریان هێنای ئەمدی و پاریان هێنای ئەمدی و وتیان باشە ئۆخەی باشووریش ببێ بە شتێک ئێمە هەر باشە باشوور یەکەم غەدرکە لێیکردن پەرلەمانی کوردستان یەکەم شت هات قانونێکی دەرکرد دژی پەکەکە یەکەم قانون فیدرالی بوو دووەم دژی پەکەکە بوو تەواو مەیتی 500 پەکەکەمان بینی لەسەر جادەی زاخۆ کەوتبوون بە پەرلەمانی کوردستان بە فتوای پەرلەمانی کوردستان. لەبەرەوە من زۆر ڕەشبینم بەڕاستی بەرامبەر باشووری کوردستان یعنی پێشم وایە ئاخر دەرەجەی ئیفلاسی بەشەریە نەک ئیفلاسی دینی بەخوا دینەکە دیندارەکان مفلیسن دینداری تاکڕە و ناڵن تاکەکانەوانەی کە پێگەیشتون ئەلحەمدوللا زۆر زۆر باشن گەنجی جامیعی و گەنجی مسلمان و ئافرەتی محەجەبە و حافظ قورئان و گەنجی بەڕێزکە احتیمام بە شەرعەکە ئەدا خۆی فێر کردووە ڕۆشتە دکتۆرای هێناوە بەڵام ئەمانە تاکن ئەم تاکانە ناتوانن ئیسلام بێنەوە چکە غەیری کۆمەڵکاری عقائیدی ئومەتی غەیری برایەتی دینیش غەیری بە گەڕخستنی هەموو وزەکانمان پێکەوە بە پێی پلان بە ئاقلانە بە مشاوەرەکردن بە واقعناسی غەیری ئەمە بەرهەم نایەنێتەوە دەست بۆیە بە برانی بە ڕێزم خوشکانی عەزیزم و خەمخۆرانی ئیسلام ئێمە پێمان تەبیعی بێ بڵێن جەولەی یەکەممان دۆڕاندووە پێمان زۆر تەبیعی بێ کە بڵێن ئێمە لە مەدای 20 ساڵی ئەم پەرلەمانتارانە لە 20 ساڵی ئەم کوردایەتیێوانانەیە ئێمە دۆڕاوین برا عیبەی تیان نییە کە وتمان دۆڕاوین ئەگەڕێنەوە سەرەوەی بۆچی دۆڕاین بەس تۆ هەر خۆ دوابزانی ڕەفیقەکانت چەپڵت بۆ لێدەن و کاکە بچۆرە سەر حەلەبەکە تۆ نەدۆڕاوی ئێزەڕ بە قازێگەت کوژێ ئێستا کوشتوتی تخوا تەشکیلی ئەو حکومەتە کرێ ئەگەر کرا دوای ئەم حەوت مانگە بە سێ گروپی عەلمانی پارتی وێچێتی و گۆڕانەی کرد هەدە ئیسلامەکان سێ گروپنەوە قیمەتیان چی بوو هەر وەکو مەدخەلیەکان بڕنە کەنارەوە هیچ شتێکی تەسیری لەبەر بەڕاستی من ڕەشبینم زۆریش ڕەشبینم بێ ئومێدم لەوەی کوردایەتی بتوانێت جارێکی کە بمان باتۆ خانەی 1991 بەخوا قەسەم بە کوردایەتی و بە خەباتەکەش ناتوان بمان بنۆ زمانی پێش ئینتیفاضش پێش ڕاپەڕینەکە هجومی هەر جێشێک لەم وڵاتانەی عەرەب و فارس و تورکمە بێتە سەر کوردایەتیوانان ناتوانن دیفاعی لێ بکەنەوە دوای ئەو خەڵکە ڕەش و ڕوتە دیسان ئەڕوابێ بە پێشمەرگە مافیاکان دێن و منەظەمیانەکەن و ئەیان خۆن گەورەکانی ژەڕۆنەوە بۆ خارج هەرێکە پارەی خۆی خۆ هیوادارم من غەڵەت بم بەس وەڵڵاهی من خوێندنەوەکەم ئاوەیەکە ئەی خوێنمەوە بەچی چاک بێ بە باشە پێم ناڵێت خوا کابرای ئاسنگەرە چۆن پێ بڵێن فیزیا بڵێرەوە بابە کابرای خەڵوس فرۆش هەر خەریکی خەڵوس فرۆشی بۆ چۆن پێی بڵم وەرم بە مامۆسای جامیعە پرۆفیسۆری پزیشکی بە چۆنە بێ کاکە تو خوا نێچیروان پێی بڵێ وەرە کاکە ئیدارەی دەوڵەت و ئاڕاستی کۆمەڵگەکە بکە بەچی ئەیکە ئاڕاستی کۆمەڵگە بەچی ئەکرێ بەیەکێ بڵێ تخوا ئەخلاقی خەڵکی بپارێزە بەچی ئەی پارێزە کە خۆی بێدینە بێدینی سەرچاوی بێ ئەخلاقیە یا بێ قانون کۆنتڕۆڵت کە وەکو ئەوروپا ئەو ئەخلاقانی کە هەیەە قانون کۆنتڕۆلی کرد هەزاران یعنی چەند یعنی على الأقل لە سێ بەرەوژون
هەزاران فەقەرە قانون هەیە کە خەڵکی کۆنتترۆل کردو لە وڵاتان ئەجا خەڵک کۆنتترۆل نابێت ئەجا دراوسێ کوژێ عاشقە کوژێ هەموو شەوێک لێدا لەبەر خەوتن لەبەر جنس لەبەر شتی تر هەلا کونن خی گەورە ڕەحمکە خی گەورش بە تاکێت ڕەحم ناکە ئاوا چونکە خی گەورە خۆ قانونی دانا خی گەورە بە ئەو پێغەمبەرە نازارانش قانونەکەی نەگۆڕی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم وخواهي گەورە معادلەکەی سحری نییە بڵێ باش ئەو پێغەمبەرە با ڕزگارکەم ئەویان ڕزگارەکە بەڵام سەیدنا زەکەریا و سەیدنا یەحیا و شەهید بوون و کوشتە